سرێ سورەیە ئۆندەر لە ساڵی 1962 لە شاری سێمسۆر لەدایک بووە. باوکی دامەزێنەری پارتی کرێکارانی تورکیا بوو. تەمەنی تەنیا 8 ساڵ دەبێت کاتێک باوکی لەدەست دەدات. لە سێمسۆر هەموو دەوروبەریان کورد بوون و بە کوردی قسەیان دەکرد. بەڵام سری سورەیە ئۆندەر لە بنەڕەتدا تورکمان بوو بە گوتەی خۆی ئەو کتێبانەی دەخوێندەوە کە باوکی بەجێیان هێشتووە و دواتر دەست دەکات بە وەرگرتنی بیرۆکەی چەپگەرایی لەگەڵیدا. هەروەها لە گروپە شۆڕش گێڕە گەنجەکان و بیرۆکە چەپەکاندا جێگەی خۆی گرتبوو. لە ساڵی 1970دا لە قۆناغی ئامادەیی بەشداری لە ناڕازایەتی کۆمەڵکوژی مەرەشدا کرد کە یەکەم دەستگیرکردنی بوو. دوای تەواوکردنی خوێندنی ئامادەیی بڕوانامەی زانستە سیاسیەکانی لە زانکۆی ئەنکەرا بەدەستێنێ. هەروەها ئۆندەر لە شۆڕژگێڕانی سیاسی دەفریمچە سیاست لە زانکۆدا جێگەی خۆی دەگرێت. تەمەنی تەنیا 18 ساڵان بوو کاتێک کودەتای 12 ئەیلولی ساڵی 1970 ڕوویدا. هەر لەو ساڵەدا بەهۆی چالاکیە سیاسیەکانیەوە بۆ ماوەی ساڵێک دەست بەسەر کرا. دواتر ئەشکەنجە درا و ڕەوانەی زیندانی مەمەک لە ئەنکەرە کرا. 7 ساڵ زیندانی بەسەر برد. یەکێک لە بەهرەکانی سری سورەیە ئۆندەر سینەما و نووسین بوو. چەندین بەرهەمی ئەدەبی نووسی و ماوەیەکیش لە خولەکانی پاریس پیرهاسان بەشداری کردبوو. لە ساڵی 2006 سیناریۆی فیلمی بین ئێلمیلی نووسی و هەروەها هەرخۆشی دەرهێنانی فیلمەکەی کردبوو. وەک سیناریۆ نووس دەرهێنەر ڕاوێژکاری سیناریۆ و ئەکتەر لە فیلمەکانی وەک ئەمرێت کۆمتانیم، سیسوگێچە، ئادا، زۆمبیلرێن، دووگون و ئیشدەرکاپانی مار یێراڵتی کار دەکات. لە ساڵی 2010دا لە ستونی ڕۆژنامەکانیدا بابەتی نووسیوە. دوای ساڵی 2011 ڕووی لە سیاست کرد و لە پارتی ئاشتی و دیموکراسی بەدەپە جێگەی خۆی گرت. لە دوای ساڵی 2013 لەگەڵ دامەزراندنی هەدەپە چالاکانە بەشداری تێدا کرد و بوو بە یاریدەری هاوسەرۆکی هەدەپە. ئۆندەری یەکەم پەرلەمانتار بوو کە لە ساڵی 2013دا بەشداری لە خۆپشاندانەکانی پارکی گێزیدا کرد. لە کاتی ئەو چالاکیانەدا لە بەردەم ئەو ئامێرانەی داردەبڕن وەستایەوە وتی منیش نوێنەری دارستانم. سری سورەیە ئۆندەر لە ماوەی پرۆسەی ئاشتیدا لە ساڵانی 2013 بۆ 2015 ڕۆڵێکی کارای بینی. لەو ماوەیەدا دەیانجار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری گەلی کورد و چیای قەندیل گەشتی کرد. هەروەها نامەکەی عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری گەلی کورد لە کاتی ئاهەنگی گەورەی نەورۆز لە دیاربەکر لە ساڵی 2013دا خوێندەوە. دوای کودەتاکەی 15 تەمووزی ساڵی 2016 سری سورەیە ئۆندەری ژڵفێنرا و لە ساڵی 2019 جارێکی دیکە ئازاد کرایەوە. لە ساڵی 2023 سری سورەیە ئۆندەر وەک 28مین پەرلەمانتاری پارتی دیموکرات بۆ ئەستەمبۆڵ هەڵبژێردرا. دوای ئەوە بووە جێگیری سەرۆکی پەرلەمان. ڕۆڵێکی گەورەی لە پرۆسەی کۆمەڵگەی ئاشتی و دیموکراسیدا هەبوو. دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە لە 22 تشرینی یەکەمی ساڵی 2024 لە پەرلەمان قسەی کرد و ڕایگەیاند پێویستە عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری گەلی کورد بێتە پەرلەمان و لە گروپی پارتی دیموکرات قسە بکات. دوای ئەم وتارانە شاندی ئیمراڵی دامەزرا و یەکێک لەو کەسانەی کە لە شاندەکە بەشدار بوو سەری سورەیە ئۆندەر بوو. ئۆندەر سەرڕایباری تەندروستی پەیامێکی پێشکەش کرد و وتی بەردەوام دەبم لە کارکردن بۆ ئاشتی. بۆ یەکەمین جار لەگەڵ شاندەکەی گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان کۆبووە و بۆ دامەزراندنی پەیوەندی سیاسی. دوابەدوای ئەم کۆبوونەوەیە شاندی پارتی دیموکرات کە سری سورەیە ئۆندەریشی تێدا بوو لەسەر پێشنیاری عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری گەلی کورد لەگەڵ ئەو پارت و قەوارانەی کە نوێنەرایەتی سیاسیان لە پەرلەمان هەیە دەستیان بە کۆبوونەوە کرد. دوای ئەوە لە 22 ژانویە چوونە دوورگەی ئیمراڵی. لەم دواییانەدا لە 27 شوباتە چوونە ئیمراڵی بۆ ڕاگەیاندنی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەیەکی دیموکراتیک بۆ ڕای گشتی و جیهان. یەکێک لەو کەسانەی کە جێپەنجەی خۆیان لەسەر پرۆسەکە بەجێهێشت سری سورەیە ئۆندەر بوو کە بەشداریەکی بێهاوتای لە پرۆسەکەدا کرد. سری سورەیە ئۆندەر لە 15 نیسان تووشی جەڵدەی دڵ بوو گوازرایەوە بۆ نەخۆشخانەی فلۆرانس نایتینگەیل لە شاری شێشلی لە ئەستەمبۆڵ. سری سورەیە ئۆندەر بۆ ماوەی 12 کاتژمێر لە نەشتەرگەریدا بوو. دواتر گوازرایەوە بۆ چاودێری چڕ. لەوێش تا 30 نیسان بەردەوام بوو لە وەرگرتنی چارەسەری و باری دۆخی بە ناجێگیری مایەوە. مەخابن ئەمڕۆ دوا ماڵ ئاوایی لێکردین.
ڕۆژی 21 نیسان ڕێبەری گلی کورد عەبدوڵڵا ئۆجالان لەگەڵ شاندی ئیمراڵی کۆبوو و هەر لە کۆبوونەوەکەدا پەیامی şifای سری سورەیا ئۆندەری بە şandەکە ڕاگەیاند. Her vicdanın katkı sunmasın temel temennimizdir. Saygılar, selamlar, hatırı ve malava.